کاتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ من بنار مستەفا هاتمەوە لاتان بۆ کەشکردنی یەکەم بەرنامەکانی ساڵی 2020 ئەمڕۆ 6 جەنیوەری. عزیزان بەرنامەکانی ئەم شۆمان لا دوو تەوەلی سەرکی پێکاتوە. سەرەتا سەبارەت بەو وێنانی کە ئاسایشی سلەیمانی سەبارەت بە خۆپشاندەرانی پیرەمەگرون بە بەرگی پرتەقاڵی و دانپێدانانیاندا بڵاو کردەوە لە دەستگا ڕاگەیاندنەکاندا. تەوەری یەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان دەبێت. پاشان بڕیاری پەرلەمان سەبارەت بە سزادانی ئەو کەسانەی کە بەسەر بەحس و سەدەڕ حوسێندا هەڵدەدەن و هەروەها هۆکاری ئەوەی کە بۆچی لە ڕۆژگارێکی ئەمڕۆدا کەسانێک هەن بەسەر سەدامدا هەڵدەدەن. گفتوگۆی دووەمی بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت. لەگەڵمان بن و ئێوەش دەتوانن با سەرنج و تێبینی پرسیارەکانتان بەشداری بەرنامەکانمان بکەن و من لا میوانانی بەرنامەکانی دەکەم. بەڵێ ئازیزان، وەک ئاماژەم پێدا لە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆماندا عوسمانی حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و هەروەها یاساناس لەگەڵمان دەبێت سەبارەت بەو ڤیدیۆانی بڵاوکراو لەلایەن ئاسایشی سلەیمانی و دانپێدانانی خۆپشاندەرانی پیرەمەگرونەوە. ئێوارەت باش عوسمانی حاجی مارف و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوە باش و سوپاسی بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان. سەرەتا ئەگەر بە شێوەیەکی گشتی هەر وەک یاساناس و وەکو سیاسەت مەدارێکیش کاتێک کە ئێوە ئەو وێنە و ڤیدیۆانەتان بینی کە خۆپشاندەرانی پیرەمەگرون بەرگی پرتەقاڵیان کراوەتە بەر و لە دەستگا ڕاگەیاندنەکانەوە دان بە تاوانی خۆیان دادەنێن، چ جۆرە بۆچوونێک دێتە خەیاڵتان؟ جارێک پێش هەموو شتێک هەرگرتنی ئەو کەسانە کە لە ئاکامی ناڕەزایەتیەکی بەرفراوانی کوردستان کە لەوەی خوێندکارانەوە یا پێشتر لەوە دوای ئەوە بەدوای ئەوە ناڕەزایەتیی بەفراوانی خەڵکی کوردستان لە بەرامبەر ئەم دەسەڵات ئەمە واقعەتیە. ئەنجا کاردانەوەی ئەو ناڕەزایەتیە بەرەوکوێ ڕوا ئەو کەسانی کە بەشداری لە ناڕەزایەتیەکەکەن بەمانایە کە ڕێکخراو نەبێ، بەمانایە کە ڕێگاکەی ڕۆشن نەبێ، تەبیعێ لە هەموو دنیا لە هەموو شوێنێکی دنیا ئەم جۆرە لە بەرخورد بەوەی کە شوێن بارەگەکانە سووتێنن تاڵانیە کرێ جۆرە هەشتی تایە. ئەوانە واقعەتێکن لە ئەمریکاوە بیگرە، بۆ لەندەن بیگرە، بۆ فەڕەنسا بیگرە، بۆ هەموو لە بەغا بیگرە، لە هەموو شوێنەکە ئەم جۆرە بووە. بەڵام دوایی هیچ کەس تاوانبار ناکرێت ئەوە لە کاردانەوەی تووڕەیی جەماوەری لە بەرامبەر دەسەڵاتێکا کەسی ساڵە حاکمەتی بەسەرا فەرز کردووە، خەڵکی بەبارەمتە کردووە، ئەنوا ڕەتفعل هەیە، ئەنوا کاردانەوە هەیە. هەڵبەتە من بۆ خۆم لەگەڵەوە نیم بەگە بچم ناڕەزایەتی ڕێبخەم ئەوەیە کە خەڵک چ جۆرێکەکە و شوێنە گشتەکان نەسووتێنێ و داخوازەکانی ڕۆشنکە و جۆری بە هەموو شوێ هەر شوێک بێ لە ئەخیرا بێ فشارێ بێنێ بۆ دەسەڵاتەکە بێ ئەو داخوازیانی خەڵک ئەو پێداویستیانی خەڵک وەڵام باتەوە. کە گەورەترین تاوان کە ئێستا لە ساحەی سیاسی کوردستانە هەیە ئەوەیە کە ئەم دەسەڵاتە بێدەربەسە بەرامبەر ژیانی خەڵک، بێدەربەسە بەرامبەر بەوەی کە پێداویستەکانی خەڵک چییە، خواستەکانی خەڵک چییە، هەلومەرجی سیاسی کوردستان بەروی چۆڕە هەموو شتێک ئەمانە زانیتوێن لە بەرامبەرانە داوانامەیە کە ئێمە پێشماگرۆ ئەوە ئەساسە. ئەنی خۆیان داوایان لەسەرە، خۆیان بێ خەڵک ئەمانە بگیرن، ئەمانی کە ئەمڕۆ حاکمێتن لە یەکێتی و پارتی و هاوپەیمانەکانی کە محاکەمە بکرن لەسەر ئەو تاوانانی کە لە 30 ساڵی ڕابردووە لە کوردستانەکە. ئەمە واقعیتەکە و ئەوەی ئێستا کە ئەم دەسەڵاتە ئەیکە ئەم هێزە سیاسیانە ئەیکەن لە بادینانە مەسەڵەن بڵێن ئەو کەسانە جیران و ڕۆژنامە نووسن و جۆری مەعاملەکەی یەکەم شتەوەیە کە هەوڵێن دەسەڵاتە وڵایە کە بەر بە ناڕەزایەتەکانی خەڵک بێ، خەڵک تۆقێنێ، خەڵک تسێنێ، جۆرێکە لە سیستمی ئەو دەسەڵاتە میلیشیانی کە یانوێ خەڵک لەبری ئەوەی وەڵام باتەوە بەر بە ناڕەزایەتەکەگرێ. بۆ چوون ئەمە یەکێتی نیشتیمانیش یەکەمیان گرتنی ئەو کەسانە کە بۆ خۆی حەقنی ئەو کەسانە بگرێ، مافی نێ ئەو کەسانە بگرێ، مافی ئەوەی نیە کە لێکۆڵشان لەگەڵا بکە. هەر لە تۆگەن لە درێژەی ناڕەزایەتەکانی 2011 سێریکەی حەبش بات و سێریکەی ئەمان تەقیان کردووە، ئەمان تاوانیان کردووە، ئەمان لە خەڵکیان هەڵاوە، ئەمان جۆرەها معاملەی نادروست و ناشیا و نائینسانیان بەرامبەر خەڵک کردووە. ئەبێ ئەو کەسانە بگیرن دادگای ئەوانە بەرحاڵ ئاشکراکردن کەشکردن و دادگای ئاشکرا بکەن. بەڵام
ئەمە جانبێکی کە ما حەقیان ئەوە بگرن دوو ئەم لە تەقاڵی لە بکردنا ئیهانەیەکی گەورەی بە بەشەریەت بەجیا لەوەی کە چەند کەسێک لە ناوشانە من ئەحساس دەکەم ئیهانە بە من نەکرێت ئیهانەت بە حەقی ئینسان نەکرێت ئەحساس دەکەم کە ئیهانەت بە خەڵکی ناڕازی کوردستان نەکرێت منێکێ لەو شتانەی کە ئەمەوێ لەم تەلەڤیزۆنەوە ڕایگەێنم ئەبێت جلی پرتەقاڵی بە هەموو جۆرە مەمنوعکرێت وە بکرێ بە تاوان هەر دەسەڵاتێ هەر کەسێ جلی پرتەقاڵی بە معنایەوەی کە نیشانەی تاوانی پێئات نیشانەوەی کە ئەو کەسە تاوانبارە ئەبێ ئەوە بە تاوان حساب کرێ ئەنی ئێستا ئەم هێزە میلیشیایە ئەم ئاسایشە ئەوەی کە ئەم چەند کەسەی گرتووە جلی پرتەقاڵیان کردوتە بەری خەڵکەوە هەوڵیان ناوەشکۆی ئەو کەسانە بشێنن گەورەترین ئیهانەیە گەورەترین سوکایەتیە بە بۆچی من ئەبێ مدیری ئەو دەستەیە ئەوەی کە بڕیاریە ئەو کارە بکرێ فورن ئەبێ دادگایی بکرێن ئەوانە لێ پێچینەوەی لەگەڵا بکرێ نەگەنی ئەوە ئەمە ئەسلی مەسلەیە بەمانایە لەباری مافی ئینسانیەوە ئەو پەڕی پێشێرکردنە لە باری کەشۆکە ئەو جیهەتی ئەمە کردوە بە هیچ جۆرە حەقینی و کارە بکە و ئەبێ شکۆی ئەو کەسانش ئەبێت تاویزیان بنێ و کەسانی کە ئەم جۆرە جلیان لەبەرکردون بەڵام لەگرتە ڤیددیوەکانە ئەو خۆپشاندەرانە ئەیانوت ئەوانەی کە دەستگیر کراوە بوون و دەبوو چاویان شاراوە ئەیانوت ئێمە بەخواستی خۆمان و ئارەزومەندانە ئەمدان پیادانانە دەدرکێنین و هیچ سەخت و فشارێک و هیچ ئەشکەنجێکمان ڕوبەڕوو نەبووتەوە ئەمە چەندێک جێ باوەڕە بە بۆچوونی من لە هەمووش دنیاە هەر زیندانیەک هێنرایە سەر تەلەڤیزۆن هیچ قسەکانی نابێ قبول کرێ باری ئینسانەکەی هەر کە هێنرایە سەر تەلەڤیزۆن و ئاعترافی پێەکەی بۆی دان بە شتێکا بنێ ئەوەش تاوانێکی کێ نابێت کاری وا بکرێ جا ئەو ڕازەکە وانە وایە دروستە یا دروستێ ئەوە مەسەلەیەک نییە ئەسڵەن نابێ هیچ تاوانبارێ بهێنێ سەر تەلەڤیزۆن دان بتانە ئەگەر تاوان هەیە و سەلمێنراوە ئەتوانی بی سەلمێنی کە ئەوە بۆ هەر تاوانبارێک کەسێک تاوانێکی کردبوو و شایەتەکانی دەلائیلەکانی بەڵگەکان سەلمانی دادگا هەبوویرە بە دادگا ئەمەی ئەمان وکو لە ئەوڵتم تاوان نییە تاوانیان نەکردوە تاتۆ بیان هێنی بیانەی سەر تەلەڤیزۆن دان بە تاوانەکان بنێن ئەوەی کە هات ئەوان هێناوە سەر تەلەڤیزۆن ئەوەش تاوانێکێ ینی ئاسایش هاتووی ئەترافیان پێکا هێن سەر تەلەڤیزۆن قسە بکەن بیان شتێنێ سوکایەتی پێکردنەوە جلی پتەقاڵیان لەبەرەکە ڕیزیانەکە ینی بەجیالەوەی باری سیاسیەوە ئەمە ئامرازێکە بەکارێهێنێ یەکێتی نیشتیمانی بۆی کە خەڵکی ناڕازی پاشەکشە پێ بکە خەڵکی معتەرز بترسێنێ ئەمە ئەسلی مەسەلەکەیەتی بەڵام تەواوی ئەو کارانی کە کردوێتی نائینسانیە نایاساییە وە قبول نێ و ئەبێت لەسەر ئەمە ئەم دەسەڵاتە داوانامێکی کەفێتە سەری کە ئەم کاری کردو بەرامبەر بم کەسانی پیرەمەگرون هەردوێنێ لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم گرتە ڤیددیۆ وێنانەدا سوسیال میدیا بوو بە پرتەقاڵی وەکو هاو پشتیوانیەک بۆ ئەو کەسانی کە دەستگیر کراون و پشتیوانێکی فراوان کرا لەو گەنجانەی پیرەمەگرون ئەم شەپۆ لە پشتیوانیە سەرچاوی چییە لەم خۆپشاندەرانی دەستگیر کراوانە هەمووی ئەوەی بەشێکە لە قسەکانی ئەوڵاکردم هەمووی ئەو ناڕزایەتی خەڵکە بەرامبەر ئەم دەسەڵاتە هەیەی لە ناوە و دەروی کوردستان خەڵکی کوردستان لە هەر شوێنەکەن ئەم دەسەڵاتیان ناوێ ئەیانێ بڕوە و ئەبێ ئەم دەسەڵاتەش لەمە پرسێتەوە ئەم خەڵکە بۆ ناوێ بۆ ئەوێ بڕوە ئەگەر ناتوانانی چاکسازی بکەی ئەگەر ناتوانانی هیچ بکەی فەرم و دەسەڵات بەجێبێڵە و ڕێگەی تر هەیە ئەگەر بەڵام ئەگەر بۆش ناکرێ ئەم کار بۆ ئەم جۆرە معاملەیەەکەی بۆ ئیهانە بە خەڵگەکەی بۆ خەڵک یعنی تعبیری ئەم جل پتەقای لە بەکردنی خەڵک جێگەی دەستخۆشانەیە جێگەی ئافرینە زۆر خۆشحاڵم بۆی کە خەڵک ئەوواکە ئەگەر بیرتان بێ ئەوەی کە ئێران چەند کەسێکی گر کاتی خۆی بە حساب ئیهانە بە چەند کەسێک کات جلی ژنانی لەبەرکرد جلی ژنی لەبەرکردن بەڵام زۆربەی خەڵکێکی زۆر هاتە سەر تەلەڤیزۆنەکان و میدیاکان و بەجلی ژنانەوە قڕانێکی زۆر پیاوانێکی زۆر کە هیچ فەرقێک نییە جیازە و جواب بوو بۆ ئیهانەی کە جمهوری ئیسلامی بەرامبەر بۆ کەسانە کردی کە ژنی لەبەرکردن ئێسش بە بۆچی من ئەوە جوابە بەو ئیهانەی کە ئەو هانەی کە دەستپێچێتی نیشتیمانی بەرامبەر و کەسانە کردی وەجری جلی پرتەقاڵی ئەکەنە ڕێنێکی جوان ئەیکەنە ڕەتفعل کاردانەوە بەرامبەر بە دەسەڵاتی سیاسی ئێسەیەکێتی نیشتیمانی بەڵێ من دەستیان خۆش بێ کارێکی زۆرە باشیان کردووە و هیوادارم ئەم جۆرە ناڕزایەتیە گەورەتر بێ فراوانتر بێ و نەهێڵین بە هیچ جۆرێک
نەپارتی نەیەکێتی نەهاوپەیمانەکانیان هیچ جۆرە بەرخوردێکی نادروست نائینسانی سوکاری بە هیچ کەسێ بکات و ئەوەی کە کردویان ئەمەش داخوازێکێ هەموو خەڵکی کوردستان لەسەریان ئەو هینە ئەو جل لە بەرکرد تەقاڵێ ئەو داخوازە خەڵکە ئەڵێ پێڵێ ئەوە لا من چۆن ئەڵێم ئەوە بێ مەمنوعکرێ ئەو جل لە بەرکردنی تەقاڵەی هەر کەسێک کردوێتی دەستخۆشانەی لێکەین زۆر کارێکی باش کرد معنای بۆ پیانڵێ تکایە ئەوە لابە تکایە ئەم کارەمەکە جامن لەگەڵی شاڵم و بێم ئەبێ لێپێشینوشیان لەگەڵا کرد هەموو کاریان کردووە ئەبێ ئەوان باکردن و قسەیان لەگەڵا کرد دادگایی بکرێن. ئایندەی ناڕەزاتیەکان لە کوردستانە چۆن دەبینن؟ ئاماژەتان بەوەدا کە ئەمە بۆ ئەو ئامانجەیە کە ترس بخاتە نێو جەماوەری ناڕازیەوە چەندە دەسەڵاتدارانی کوردستان بەم کارانیان سەرکەوتو دەبن و دەتوانن پاشەکشە بە بزوتنەوەی ناڕەزاتی جەماوەری لە کوردستاندا بکەن؟ ئایندەی ناڕازاتی لە هەموو شوێنێکی دنیا پێویستە بۆی کە چەند ڕێکخراو بێت چەند ڕابەرەکانی چەند ڕابەرەکانی دیار بن و چەند بەرەوچە بەچە ئاقارێکە ئەڕوا مەسەلەن لەژێر کارکردی ئاسۆی ناسیۆنالیستی و ئیسلامیان نەبێ و ڕێگەیەکی ڕادیکالتر پێشڕەوانەتر فەراهمێنانی هەلومەرجەکە بتوانێت دەسەڵاتی خەڵک ئامادە بکە و ئەو حزب حزبی کۆمسی کرێکاری کوردستان یەکێکە لەو حزبانەی کە قەناعەتی بەوە هەیە باوەڕی بۆ هەیە کار لە سەرواکە کە ڕێخستنی جەماوەری دەوری ئەساسیە بینێت دەسەڵاتی خەڵک دەوری ئەساسیە بینێ و ئێمە هەوڵێن لەبری ئەم جۆرە سیستمی پەرلەمان و دەسەڵاتی بۆ دەسەڵاتە نمونەیە نائینسانیانەی ئەحزابی بۆرژوازی لایەنگری نمونەیەکی پێشڕەواتی نمونەکەین کە دەخالەتی ڕاستە و خۆی خەڵک لە دەسەڵاتی سیاسیە تەمینکە ئەمە بێ ئەم کارە بکەین چەند ناڕەزایەتی پیشان بین چەند حتا ئاسەوەی کە وەکو میسر و ئێران شۆڕشیش کرا و دەسەڵاتەکەشی ڕاونا بەڵام نەتیجەکەی ئاکامەکەی بوو بۆی کە ئەحزای بۆ جوازی بەشکل و شێوازی کە بەشکولیەتە خراپتر دەسەڵاتی هێنایەوە دەسەڵاتی جێناوێدان کە سەرکوشی خەڵکە بۆچی من ئێسش ئێمە هەموو خەڵکی کوردستان کرێکاران و زەحمەکێشان ئەم دەسەڵاتیان ناوێ ئەگەر نامانێ ئەگەر ئەمەمان نایە بەڵام ئەبێ بزانین چیمانەوێ ئەبێ بزانین چ دەسەڵاتێک تەمینی خواستەکانی خەڵکەکە تەمینی گوزەرانیەکە تەمینی خۆشگوزەرانیەکە بۆ خەڵک و لە تەحلیل ئەخیرا ئەتوانێت تەمینی ژیانێکی ئاسوودە و ئارام و یەکسان بۆ هەموو کەس لە کوردستانە بەدەست بێنێ و حزبی ئێمە ئەمە ڕێگەیەتی ئەمە ڕێڕەوێتی ئەمە ئامانجێتی ئەمە سیاسەتێتی و حزبی ئەمە ئامادەیە بۆی کە ئامادەیە بۆ دەسەڵاتداریەک بۆ پایەک کە ئەمە کە دەخالەتی ڕاستەخۆی خەڵک تەمین بکات. عوسمانی حاجی معرف سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش. ئازیزان وشانێک دەدەین و پاشان دیمەنێکی کورتی سەرنجی پێشەنگ دەبین و پاشان لەگەڵ بەهادینی حاجی بەکردار تاش سەربارەت بە بڕیاری پەرلەمان بۆ قەدەغەکردنی پیاهەڵدانی بەعس و سەدام و هۆکارەکانی پشتی ئەمان دەکۆڵینەوە وشانێک و دەین وڵاتە. سەرنجی پێشەنگ. سڵاو، من سوام حسێن لە بەرنامەیەکی نوێی سەرنجی پێشەنگ هاتمەوەلاتان. کارەبا خزمەتگوزاریی سەرەتایی بەڵام دوورەدەست بۆ دانیشتوانی کوردستان بابەتە هەمیشە گەرمەکەی کۆمەڵگا کە چاوەڕوانی چاکبوون هێندە لاواز بووە کە چیتر نوکتەش بەرهەم ناهێنێت بەڵام لە کوردستان هەمووان بە هەمان ئەندازە بێکارەبا نین. هەیە باز لە کارەبای 24 ساعتی دەکات و هەیشا پێی وایە کە کارەبای کوردستان لە زۆر شوێن باشترە. ئەو کارەبایە کاتە 24 ساعت لەکوێوە هاتووە لەکوێ سوتەمەنیەکەیەت کارەبای ئێمە لە زۆر وڵاتی منطقە باشتر وەکو لە زۆر جێگا باشتر. هەڵبەتە بەڵێنیش با خەڵکی درا کە کێشەی کارەبا لە 2008 چارەسەر بێت. ئێڵێمەوە ساڵی 2008 کێشەی کارەبا ئەم ئەسلێمانی چارەسەر دەکرێت. ئێوە لە کارەبای 24 کاتژمێری بەهرەمەدن یان هێشتا لە چاڕوانی وادەی دیاریکراون و بەپێی چی ڕۆژمێرێک؟
ئەوەی لە ئەستێکی فراواندا ڕۆشنە هەوڵاتیان 2 تا 3 پسوڵەی کارەبا دەن و هێشتاش کەموکورتی زۆری کارەبایان هەیە. ئێمەش لە پێشەنگ تیڤ وەک زۆربەی زۆری خەڵکی کوردستان ئەزمونمان لاگەڵ نەمانی کارەبا هەیە. لە گەرمەی بەخشی ڕاستەوخۆدا لەسەر تەوەری زیندانی کراوانی بادینان کارەبای میوانەکەمانە کوژێتەوە. بەجێ دەکردن بەلا بەجێ بکاتن بەڵام لەو حاڵەتەی کە ئەو بەرەلانەی کە هەر گوندێک ئەو کاتی مەمنوع بوونە دەبایە ئەو کەسە لێبایە بەبوورە ئەوەش ڕەشی ئێمە ئێستا لە کوردستان لەنا. بەڵام هۆکار چییە کە لە کوردستان کێشەی کارەبا چارەسەر نابێت؟ خەلید سەڵاح ئەندازیاری کارەبا وەڵامی ئەم پرسیارەمانەداتەوە. نەبوونی کارەبا لە کوردستانە و کێشەی کارەبا کێشەیەکی تەکنیکی نییە کە بۆیان ئەنجام نەدرێت بەڵکو کێشەکە سیاسیە وەکو هەموو خزمەتگوزارەکانی تر کە هیچ شتێکیان پێشکەش بۆ خەڵکە نەکردووە ناو هەیە نە کارەبا هەیە نە خزمەتگوزاری تر هەیە نە مەعاش هەیە نە پاک و خەیانی هەیە نە هیچ خزمەتگوزارێکی بنەڕەتی و ئەساسی بۆ کۆمەلگا پێشکەش نەکراوە لەبەرەوە ئەمیش بەشێکە لەو کێشەی کە 30 ساڵە ئەو کۆمەلگا بەدەستی و ناڵێنێت. بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستاش بەهادینی حاجی بەکردارتاش ناسراو بە ڕێوار عارف لەگەڵماندایە بۆ تاوتۆکردنی دوهەمین بڕیاری پەرلەمانی کوردستان کە بڕیاریدا پێ هەڵدان بەسەر بەعس و سەدامدا قەدەغە بکات. ئێوارەت باش ڕێوار عارف و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارە تۆش باش بنارجیان سپاس و ڕێزم هەیە بۆ هەموو هاوڕیان و دۆستان و هاوکارانتان. زۆر سپاس. ئەگەر سەرتا لە پرسیارەوە دەست پێ بکەم کە دوای ئەوەی کە حکوومەتی بەعس نزیکی 20 ساڵە کۆتایی پێهاتووە و 30 ساڵیشە لە کوردستاندا دەسەڵاتی نەماوە بەڵام پێدەچێت هێشتا لە کۆمەلگای کوردستاندا کەسانێک هەبن بە بەعسدا هەڵەن بە سەدامدا هەڵەن تا و ئاستەی کە پەرلەمانی کوردستان بێت بڕیاری لەسەردا بدات. بۆچی لە ڕۆژگاری ئەمڕۆدا دەسەڵاتدارێکی ستەمکاری وەک سەدام و بەعس لایەنگیری هەیە لە کوردستاندا یاخود کەسانێکم پیایدا هەڵدەدەن؟ لە ڕاستیا بنارجیانم پرسیارە بە ئەندازەوەی لە شوێنی خۆیەتی لە ئێستا بە ئەندازەش جێ خۆیەتی ئاوڕێ لە ڕابردوو بگەڕێنەوە. خەڵکی کوردستان بە قۆناغێکی پڕ کارەساتە تێپەڕین بە تونێرێکی پڕ بازدان و پڕ کارەسات و پڕ ڕووداوی دڵتەزیێنە 30 ساڵ 34 ساڵ بەعز لە کوردستانە تەمەنی خۆی درێژە پێدا لە قەتوعامی خەڵق لە گەتنی خەڵق لە ئەنفالکردن لە چیمیاباران لە 1001 ڕێگەی سەرکوت و کوشت و کوشاری خەڵکی ئەم کۆمەلگایە درێخی نەکرد. بەڵام هەمیشەش خەڵکی کوردستان هیوایشی لە دڵا بوو. ئەو پەڕی تونێلەکە وەختێکە حکوومەتی بەعس لە سەرەتای نەوەدەکان لە کوردستانە نەما هیوایشی گەورە هەبوو بۆ ئەوەی کە ژیان ئەگۆڕێ ژیانی دوای بەعس ژیانی دوای چەوسانەوەستەم ژیانی دوای ئەو قۆناغە تاڵ و پڕکارەساتانەی کە تێی پەڕاند و ئەم کۆمەلگایە هیوایشی گەورەی یای بە دڵی تاچی ئەم کۆمەلگایە کە ئەم کۆمەلگایە ئیتر باسێ لە ستەم و چەوسانەوە باسێ لە نەعەدالەتی باسێ لە بێڕێزێکردنی حورمەت و عیزەت و کەرامەتی ئینسان نامێنێتەوە. بەڵام بە ئەندازەی ئەم حکومەتی بەعسا ئەوە خەریکە پێێنێنە ئەو ساڵ و زەمەنانی کە ئەم حیزبە سیاسیانە لە کوردستانە 30 ساڵە دەسەڵاتیان بەدەستەوەیە هەرچی شتیشیان لێناوەنەوەی ڕۆژ بە ڕۆژ ئومێدی ئەو هیوایە لە دڵی خەڵکە توروسکایی ئەو هیوایە لە دڵی خەڵکە کەستر و لاواسە دەبێت خەڵک ناچارتە دەبن بەوەی کە مل بدەن بە ژیانێکی سەختتر و پڕکارەساتر و ناهەموارتر. ئەمە لە کاتێکایە ئەگەر لایەنێکی وەکو مێژووی تەماشایکەی ڕەنگە گەنجانی وەکو تۆ لەو سەردەما تەنانەت نەگەشت بێتە قۆناغی سەرەتاییشەوە بەڵام هەزاران و سەدان هەزار ئینسان و جیلێک دوو جیل بار حاڵ مێژوویە هەیە کە
ئەگەیان لەو سەردەمانە و لەو تاریکستان و لەو قەت و ئامانە نییە کە سەدام حوسێن کردوێتی ئەژین فاشیستێکی وەکو سەدام حوسێن و حیزبی بەعەز نەکجێگی گە بە گەڕانەوەی خوا یا باکەیەترەکرێ و ماشای کارنامەی و حوزبی حکومەت و دەسەڵاتە پێی بەڵام ئەمان دۆخێکیان هێناوەتە پێشەوە ئەو ناومێدیە ڕۆژ بە ڕۆژ خەڵق ئەهێنێتە گۆ کە سەردەمی ڕابردوو وەکو واقعیەتێ سەدام حوسێن لە پاڵ ئەوە شاکە حیزبێکی فاشیست بوو بەڵام حکومەت و دەسەڵات و ئیدارەیەکی هەبوو ئەم ئیدارەیە سیمایەکی پیابوو یاسا و ڕێسا تێدا کاری ئەکرد دەیان شت لەم دە ساڵانەی 15 ساڵ و 20 ساڵانەی ڕابردووە بارحاڵ هاتووە تاوتوێ کراوە لە کاتێکا 30 ساڵەوە پێش ئەمانەوەکو یاسا جێکەوتون و ڕێکەوتون و کێشەیەکی نییە خەڵق لەو سەردەمانە شەڕی ئێران و عێراق 8 ساڵ درێژەی کێشە ئەم 8 ساڵە هیچ شارێ نەبوو لە کوردستانە بۆ 8 سەعات کارەبای کوژێتەوە ئای کوشێتەوە کەسێ لەسەر کار دەرکرێت کەسێ بارحاڵ سزای بدرێ بۆ خاتەوەی کە تۆ قسەیەکت کردووە کە با بڵێن لە ناوبیر و ڕایگەشتیا کە ئەکرێ ئەم قسەیە کاردانەوەیکی جیاوازی هەبێ بەعس فاشیست بوو خەڵکیەگرت و عادامێ کردو لە ناویە بردی بەڵام بە هەموو ئەمانەوە شێشتا ئەو باڵانسە وەکو دەسەڵات بارحاڵ ئیزراعاتی لەگەڵاکری من باش دەبیرمە 1970 لە سلێمانی وەختێک کە من زیندار بووم مناڵێکمان لەگەڵا بوو 16 ساڵ بوو ئەو مناڵە ساڵونیەک بوو لە زیندانە مابووەوە بەعس نە محکەمەیەکردنەی هێشتەوە یعنی ئەمە بە ئەو لایەنە بێنێتە کە لەو سەردەما یاسا و ڕێسا جێ دەور و ڕێگەیەکی هەبوو ئێستا هەر بە یاسا و ڕێسێ لەم کۆمەلگایە هەزاران بێحورمەتی بە عیزەت و کەرامەتی ئینسانەکرێت ئاو نییە کارەبا نییە بیمە نییە خزمەت گوزاری نییە ژیانی خەڵق سوۆتە سەرکارە وەرە سەکتەری کە تەربیەوە تەماشایەکە تا ساحی تا خدماتی ئیجتیماعیەکە بزانم کۆمەلگایە بە چێ مەرحلە و قۆناغێکی پڕ کارەساتە هەنگاوانێ و بۆیە واقعەکەی ئەوەیە کە ئێستا ئەگە پەلەمان بیرەکاتەوە لەمەد بە بڕوای من ئەمە دوو ئاراسی جیاوازی تایە دوو شتمان پێڵێ یەکەم ئەم حەقیقەتە ئەوەیە کە ئەمان کارنامەکەیان لە شوێنێکە بەوە گەشتووە کە خەڵق ئیتر ئەوەندە لەم وەزعیەتە سیاسی ئەمەندە لەم دەسەڵاتە ئەمەندە لەم پەرلەمانە ئەمەندە لەم هێزانە بێزار بوو ئایانە مەسیجێک بدەن کە ئێوە لە بەعەز فاشسترن لە پشتی ئەم قسانەوە کە ئەڵەن بەعەز باشە ئەیانەیە بە ئەم حکومەت و دەسەڵاتە بڵێن ئێوە لە بەعەز فاشسترن لەبەر ئەوەی کە ئەو خەڵکە هەتا ئەو سەعاتە ئومێدێکی هەبوو هیوایەکی هەبوو بەڵام ئەمان هاتن هیواکەیان لەناو برد ڕۆژ بە ڕۆژ ئەو هێوایان کەس کردو لە ناویان برد دیوێکی کەی ئەم بابەتە بە بڕوای من ئەمان ئەیانەوێ لە بەرابەر اعتراضات و ناڕەزایەتی خەڵکە دارێکی کە ئامرازێکی کە بۆ قەت و ئامکردن بۆ گرتن بۆ سزادان بۆ چاوتەساندنی خەڵک بدروست کرد ئێمە لە سەرەتایەوە دەکانە چەم چێشتی سیاسیمان هەموو ئەمان و لەو سەردەم کە باسەکران ئەمە تابودی پێنجەمە ئەمە ژنوعشیکەیە لەوەی کە سبێنێ هەرچی کەسێ قسەی کرد بڵێن ئەمە سەر بە بەعسە ئەمە بەعسیەکانە ئەمە ستایشی بەعسەکە یعنی هەر ناڕەزایەتیەکە ئێمە لە داهاتووە ئەم یاسایە جێبەجێ بکرێ یان نەجێبەجێ نەکرێ ئەم تەحملی ئەم دەسەڵاتی هیچ تەحملشی نەما بۆ ڕەخنە لێگرتن بەم معنایە بەڵام واقعەکەی ئەوەیە ئەمە ئەوەندەی دش بە بەری ئازادی خوازان و خەڵکانی ناڕازی ناو کۆمەلگایە ئەوەنە دش بە بەعەز نییە ئەم حکومەت و حزب هێزانە هیچ کێشەیەکیان لەسەر گەڕانەوەی بەعەز نییە هیچ کێشەیەکیان لەسەرەوە نییە بەعسی وەکو حکومەتێکی قانونی با بڵێن لە چوارچێوەی ئەم دەسەڵاتی پەرلەمانی عێراق ئیشەکە ئیش ناکەوە تا ئێستا حەزەکەم ئەوەش بڵێم لە ڕاستیا چەندین هەوڵی ڕاستەوخۆوە ناڕاستەوخۆ بۆ گەڕانەوەی بەعسە بووە ئایا بەڕاستی ئەمانە ئەیانەوێ بەعز لە ناوبەرن بەعسەکە لە ناوی سووەخۆ بەعسیزم لە کوردستانە لە ناو نەچووە کار و نەریت و تاریخ و مێژوویەک دوای 30 ساڵ لە کوردستانە لە دوێنەی زۆر بەهێزترە بۆ تەواوی ئەو یاسا و ڕێسایانەی کە ئێستا جێبەکرێ لەبار یاسا و ڕێساییشەوە ئەوانەی سەردەمی بەعزنین من بۆ خۆم دێژێ قسانەتە هوراگەر پێت ببڕم لە سوسیال میدیادا دوای بڵاوبوونەوەی ئەم هەواڵە باز لەوە کرا کە لە بری ئەوەی کە سزای ئەو کەسانە بدەن بە سەر بەعس و سەدامدا هەڵدەدەن یاساکانی سەدام وەلا بنێن یاساکانی بەعز وەلا بنێن یاخود ئەو کەسانە سزا بدەن کە دەستی سەدامیان گرت و هێنایانەوە بۆ کوردستان دقیقاً وایە بناجیان خۆی بۆیە من ئەمێ ئەو شتەیە بەرجەستەکەم لە ڕاستیە ئەمە بە زۆر لە زۆرەکان ئەگەر لە دیوێکە پیان وابێ یاخۆت بارحال چاواشەکاری بکەن لەسەرەوەی کە ئێمە چەند دژ بە بەعسین ئەمە بە زیانی خۆیان ئەگەڕێتەوە لەبەروی کارنامەی ئەم حیزب و دەسەڵاتەی هێنی بەعسە هەتا ئێستاش خەڵکە گیرە بە یاسا و ڕێساکانی بەعز هین یەکەن سزای دەدەن یا سزای نادەن یا ئازادی دەکەن
بۆی ئەم ئیدعایانە پوچە بێمعنایە خەڵکی کوردستان زۆر لە وشیاترە کە لە بینی ئەم نوع لە تەعاملا بەهەرحاڵ بیری لەوە کاتۆ بڵێ هێزێکی سەرکوت کرد ئەمان خۆیان سەرکوتیان هێناوەتە ئاستی شتگەلێکی تازە ئەمان بەڕاستی لە ئەو شتانەی کە ئازاردانی خەڵکە ئازاردانی خەڵکە شکنجەدانی خەڵکە ئەتوانم بڵێن بەعسی تەجاوز پێ کردووە ڕاستە شیمیایی نەکردووە بەڵام دەیان ڕێگەی کە کراوە لە کوردستانە کە لە سەردەمی بەعسانە بووە بۆیە مەسەلەکە وەنیە کە قانونێکە گۆڕێ چ قانونێک ئاسڵی خەزێکە ئەوەیە کە گەر تۆ قانونێکە گۆڕی بۆ ئەوەی کە مەبەستێکە هەیە بۆ ئەوەی کە هێزێک سەرکوتکەرە بەر لەوەی کە خودی ئەو هێزە سەرکوتکەرە قسە لە سەرکەی ڕیشەی کولتور و ئەفکار و عەقیدەی ئەو هێزە سەرکوتکەرە لە شوا بووە ئەم 30 ساڵە ئەمان چیان بەرابەر بکردووە تا ئەوەی کە بەهەرحاڵ ئەگەر خەڵکی بەستایشکەی بەعسکا بڵێن ئێمە سزا دەدەین ئەوان لەگەڵ ڕیشەدارەکانە لەگەڵ ئەو شتانی کە لەما و بچینەیە کێشەیەشیان نییە بەڵکو لەگەڵ ئەوایە کە ئەمان ئەبینن فشارێکی کۆمەڵایەتی سیاسی فەرهەنگی لە کۆمەڵگەی کوردستانە زۆریان لەسەرە ڕۆژ بەڕۆژ اعتراض و ناڕەزایەتەکانی گاتە ئەو لوتکەی تر ئەمە تەحمولیان نامێنێ چەمکێشیکەیەنە پێشەوە بەرحەسبێنێ بەرابەر بە هەر کەسێک ئەیڵین ئەڵێن بەرحاڵ ئەوە فڵانە کەسمان گرتووە لەبەرەی کە ئەم بیاسایی کردووە سەرپێچی کردووە بە زۆر لە زۆرەکان ستایشی بەعسی کردووە لە کاتێکە با بە خۆتان ئێستا کەمترین هێزی سیاسی کوردستان ئەو کە سەردەمانی بەعسە بوو حزبی لە یەکێتی پارتی و تاوە حسابانەی لەو سەردەما بوو کامیان هەیە کادر و ڕەهبەری و ئەندامی کۆمیتێ مەرکەزی و ناوەندیەکانیان سەر بە بەعس نەبوو بێ لەو سەردەما و کامیان لە لای خەڵکی کوردستان ئاشکرانین کە بەشێ لەم هێزانەی کە ئێستا لە کوردستان ئەو سەردەم لەگەڵ بەعسا هاوکاریان هەبووە وێتە دەیان کەسایەتی بەعس دەیان سەرۆکجاش و دەیان کەسانێکە ئەم ئیستیخبارات بوو پۆستیان هەیە لەم دەسەڵاتە لەم پەرلەمانە لەم حیزب حکومەتە دەبێت ئەوە بۆ ئەوان جێگەی هیچ کێشەیەک نییە بەڵکو کێشەکەی ئەوان بەڕاستی لەگەڵ ئەو تەقینەوەی ئەمڕۆ سبەیە کە ئەمڕۆ خەڵکی کوردستانی تر تەحملی نەماوە ئێستا ئەمان سێری کە ئەم ئامڕازە سەرکوتکەری خۆیان تا ئاستانەیەک بردووە خەڵق ناڕەزایەتیە کە کاتە خەریکن داهێنانەکەن لەوەی کە لە ئەحزابی کا لە دەسەڵاتەکانی کا لە بەعسان نەکراوە لە بەعسا خەڵکا کە جیلی من باشی لەبیرە ئەچی خۆپشاندانمانەکە لە شەقامە ناڕەزایەتیمان دەرەبڕی بەڵام تەقیان لێ نائەکردین بەڵام کوێرانە نەیانگرتین بەڵام بیشیان گرتینایە محکەمەیان نەکرد لە محکەما بڕیارێنەدا ئێستا پۆل گەنجان گرن جلی نارنجیان لەبەراکەن ئەم لەبەرکردنە خۆی تەوهین و حرمەتی سوکایەتیکردنێکە بە بەهای ئینسان ئەگە کارێکی خراپیشان کرد بە پێی ئەو مادەیە یا بە پێی ئەو کارە خراپی کە پێت وایە کردوەتی سزایکە بەڵام ناکرێ هیچ حیزب و دەسەڵاتێ سنوورە ئەمە سنوور ڕزاندنە دەست بە حرمەت و عزت و کەرامەتی ئینسان بێت لەبەر و بەرحاڵ ئەمە ژێشێکی کە لەو ئامڕازانەیە ئەیانێ بۆ ماوەیە خۆیانی پیا بەرحاڵ پێ کۆ بکەنەوە بەڵام ڕێگە چارە چییە بۆ ئەوەی کە بەعس و سەدام حوسێن بەڕاستی نەبنە مایە ئەوەی کە لە کوردستاندا ستایش بکرێن و بەسەریاندا هەڵبڕێن و بە تایبەتی بەبنە ئێوە کە خۆتان زیندانی سیاسی بوون لەو سەردەمەدا و لە ژووری لە سەردارداندا بوون و چاوەڕێی لە سەردانتان کردبوو ئەوەی کە بێ ئومێدی خەڵک لە بەرامبەر ئەم دەسەڵاتەدا نەگا بەوەی کە دەسەڵاتێکی فاشستی وەکو بەعس وەکو ئەڵتەرناتیڤ ببینێت ئەڵتەرناتیڤ چێ لێرەدا بناجە هەر بۆ ئەندازەی ئەو خەڵکە توونی ئازادەی کوردستان دەیان ساڵ حەقی بوو مافی بوو جێگەی خۆی بوو کە خەبات و تێکۆشانیانە کردش بە بەعس و بە بەعسیزم و بە سەرکوت و چەوسانەوە بە هەمان ئەمدازەیە ئەم کارنامە حیزب حکومەت و دەسەڵاتە لە کوردستانە 30 ساڵە هەمان کار دووبارە ئەکاتەوە بەو جیاوازی ڕیشەیەوە ئیتر ئەگەر هەتا سەردەمانی بەعس خەڵق ئومێدێکی هەبوو بەوەی بەم حیزبانە لە شاقیە نەخۆشەوە ئازادی و بەختەوەریان بۆ ئەهێنن وەختی هەتا ئەگەر لەو سەرەتایەشەوە بڵێن کە ئەمانە هاتنە خوارەوە هاتنە سەر وەزعێک و دۆخێکی لەبار کە خەڵکی کوردستان بازەکەی یاوخۆ پیشاندانی کرد و ناڕەزایەتی دەبن و بەعس با خۆی هاوچێشەیەکی سیاسیەوە لە کوردستان نەما لەواقع دوای چەند ساڵ دوای ئەوە ئیتر مەسەلەکە گەڕایە دووڕیانەیە کە ئایا ئێمە استیقلالی خۆمانە بێیاننا استیقلال ئەگەر بۆ معنایە بڵێن هەتا سەردەمی بەعس و هەتا سەدام حوسێن و هەتا حکومەتی بەعس لە ئارا هەبوو هێشتا ئەو ئومێدە گەورە بوو یان ئەگەر حزبی بەعس نەمێنێ ئیتر ئەمە هاوچێشەکە ئەگۆڕێ و ئەم خەڵکە مافی چارەنووسی خۆی وەرەگرێت و ژیان و ئازادی و کەرامەت و حرمەتی ئینسانیمان بۆ گەڕێتەوە بەڵام بە پێچەوانەوە ڕوویە بەعس کە ڕووخا دوا بەدوار ڕوخانی بەعسا کۆمەڵێ
دەموچاو و هێزی سیاسی کە هاتنە پێشەوە کارنامەکان لە بەعز گەورەتر و باشتر نەبوو و ئەگەر ئەوە تاویا ئومێدە بوو خەڵکی کوردستان لەو کاتە بەدووە نائومێدتر بووین لە ڕابردوویان چونکە دادێنە بەهانە هەبوو بۆ بەعز بەهانە هەبوو ئەوش بەهانەکە بەعز بوو کە ئەگەڕێتەوە وامان لێکات و وا لێ ناکات ئەمە دیوێکی ئەو تراژیدیە دیوێکی ئەوەیە کە لەم 30 ساڵا بەڕاستی خەڵکی کوردستان دی یەکێتیتی چۆن دەسەڵاتی کرد پارتی دی چۆن دەسەڵاتی کرد ئەحزابی قومی بە شێوەیەکی گشتی بینی چۆن دەسەڵاتی کرد بینیان هەتا گۆڕان بۆ هێزەی کە خۆیەوە هەیبوو چۆن دەسەڵاتی کرد و چێ قوربانیەکی بە خەڵکدا ئیسلامیەکان هاتن چیان کرد خەڵکی کوردستان لە بەرابەر بە هەموو ئەمانە لەم دەیان ساڵەشە خەبات و تێکۆشانی خۆی گرێ داوەتەوە هەوڵی داوە بەڵام گرێ ئەساسی بنچینەیەکە ئەوەیە ئەو خۆپیشاندانە بە ئەندازەی ئەوەی کە ڕێکخراو نییە خۆرسکە بە ئەندازەی ئەوش بئاسۆ بووە بۆیە بە بڕوای من خەڵکی کوردستان و دۆخی کوردستان محکومە بە ئاڵوگۆڕێکی ڕیشەیی ئەم ئەحزاب و نەریت و ڕەوشتەی سیاسی کەم حیزبانە هەیەە نە لە خۆیانە نە لە مادیەتیانە نە لە واقعیەتیانە هیچ شتێک نایەنەوێت لە ڕیشەوە دەست پێ بدە دەست بۆ بردن لەلا ئەوان ڕیشە بە پێی بزوتنەوەکەی خۆیان دەست بۆ بردنە بۆ مەرجی خۆیان بۆیە خەڵکی کوردستان بەواقع محکومە بەوەی کە ئەگەر ئەوێ ئەم ئاڵگۆڕە لە کۆمەلگا پێک بێنێ و ئەم هاوکێشەیە بگۆڕێ لە بەرژەوەندی ژیان و کەرامەت و حورمەت و عیزەتی خۆیان یەکەمە بێ دوو ڕێکخراو بێ دووەمە بێ ئاسۆ سیاسی خۆی هەبێ ئاسۆ سیاسی خۆی لەم دوو پرسیارە بەدەر نییە تەواوی ئەحزابی سیاسیان تاقی کردێتەوە خەڵکی کوردستان ئێستا دەورەی ئەوە هەیە هێزی سەربەخۆی خۆی بێتە مەیدان و بە ئاسۆیی سۆسیالیستیەوە خەڵکی کوردستان ناچارە و مەجبور بە ئاسۆیی سۆسیالیستی و سەری ئاڵوگۆڕە سیاسی کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگا بکە بەڵام ئەمە هاوکاتیشە لەگەڵ ئەوە حیزبە سیاسی لە کوردستانە سەر دەربهێنێ و بتوانێت لە پانتایی و پانوپۆڕی هەموو کۆمەلگا ئەو کارگوزاریەکە بێ لە دەوری ڕاهبەریکردنی ئەم بزوتنەوە جەماوەریە ئەو ئەم بزوتنە ڕیشەیە ئەو دەورە قیادەیە ببینێت کە خەڵکی کوردستان ڕیشی خۆی باتە دەست کەواتە ئەمە هاوکێشەیەکە دووتەرەفە خەڵکی کوردستان پێویستی بۆ بەدیلە هەیە ئەم بەدیلەش دەبێت لەم بارودۆخە دروست بێ بۆ وەڵامدانەوە بۆ بارودۆخە سیاسیە کە من پێم وایە زۆر بەسادە خەڵکی کوردستان پێویستی بەوە هەیە ژیانی چینایەتی و ئەو قڵشتە گەورەی کەسکەوتووەتە ناو ژیانی چینایەتی کە هەموو ژیانی ئاڵگۆڕێکی نەرێی ڕۆژ بە ڕۆژ دەست پێ دەکات گەڕانەوە بۆ ئەوەی کە ئەم هاوکێشەیە پێچەوانەیەکی کاتۆ پێویستی بە سوسیالیزم هەیە وەک ئارمانێکی ئینسانخوازی کە بە هاو حرمەتی ئینسانی تیا پارێزراوە و ئەگەر ئەوێژ ئەمەشکا ئەم ڕێکخراوبوونە ئەو چەکەیە ئەتوانێت ئەمە بکە بەڵام من تۆ و جەبهەی سوسیالیزم و جەبهەی ڕادیکالیزمی کۆمەلگا محکومە بەوەی کە لە ئەو قیامەتە و لەو قیافەتە دەرکەوێت کە بتوانێت قیادەی بزوتنەوەیەکی سەرتاسەری لە کۆمەلگەی کوردستان بکە بۆ ئەو پێکەلانی ئەو ئاڵگۆڕە ڕیشەیە وەک دوا پرسیار ئەم جۆرە بڕیارانەی کە پەرلەمان دەری دەکات دیارە خۆشتان ئاماژەتان پێگەکە ڕەنگە زیاتر هۆکارەکەی ئەوە بێت کە بیانەوێت پاشەکشە بە بزوتنەوەی جەماوەری ناڕازی خەڵکی کوردستان بکەن چەندێک لەم هەوڵانیاندا سەرکەوتوو دەبن و چەندێک لەم جۆرە بڕیاران و بڕیاری تری هاوشێوە ئەتوانێت پاشەکشە بە بزوتنەوەی ناڕزایەتی لە کوردستاندا بکات بناجامە پێم وایە ئەم پەرلەمانە و پەرلەمانەکانی کە و هەموو ئەم پرۆسە سیاسی ساڵی ڕابردوو دەیان و سەدان بڕیار دەرکراوە لە پەرلەمانە و هەتا ئێستا کەسانی کە خۆیان واژیان کردووە لە بیریان نەماوە کە بڕیارێکیان داوە لەبەرەوە توانین لە ژوورێکی داخراوە لە خۆیان باسی بێئەتیباری ئەو پەرلەمان و حیزب و هێزە سیاسیان ناکەن بڕیار دەردەی بەڵام لەکوێ ئەم کۆمەلگایە ڕۆژێ ڕۆژان خەڵکی چاوەڕوان مەگەر دەیان جار نیان و خۆپیشاندان مەمنوعە مەگەر دەیان جار نەهاتن ڕۆڵی خەڵکیان کوشت مەگەر سەدان ئینسانیان زیندان نەکرد مەگەر هەزاران کەسیان نان و بڕاو نەکرد مەزە هەزاران کەسیان بەرحاڵ تووشی کارەسات و دێسەنەوەی هەر جۆرە بەرپرسیارەتیەک نەکرد بەڵام ئایا توانیان بەمە چه ئاڵوگۆڕ بکەن لەوە زیاتر کە سیمای خۆیان پێگە و جێگە و ڕێگەی خۆیان ناشرینتر و قەزەوەنتر بکەنەوە وێ من پێم وایە ئەمە لە نەزە خەڵکی کوردستان و لە پوچر بێمەعناترە هیچ جێگەی گوێگرتنیەک نییە بەڕاستی ئەکرێمە وەکو هەواڵێک لە پەرلەمانە لە ڕۆژناوە گۆڤارێکەوە لە دەزاکانی سوسیال میدیا بڵاو بگرێتەوە بەڵام بۆ تعبیرەی کە ئایا ئەمە ئەتوانێت ئەم حکومەتە چی پێ بکە ئەم حکومەتە خۆی نە ئەوەنە بەهێزە نە ئەمەنە بتوانایە نە قابلیەتی ئاڵوگۆڕی هەیە وەختێک کە خەڵکی کوردستان سڵ لە بڕیار و یاسا و ڕێساکانی ئەوەکانەوە کە توانی بێت و دوای 30 ساڵ ئاو کارە باونانی بۆ پەیدا بکرێن
بەڵام ڕۆژ بە ڕۆژ وەختێک کە خەڵکی کوردستان دەبنە قوربانی سیاست و نەخشە پلانەکانی ئەو ئیترمە شتێکی بێمەعنا ئەمێنێتەوە پێم وایە بەهەرحاڵ ڕەنگە لە یەک مەقتەعی تێغەریخا بۆ چەند ڕۆژێ جێگەی باسی سوسیال میدیا بەڵام خەڵکی نانی ئەوێ ناکە بەها پەیدا ناکە و جێگەیەکی نابێتەوە لە ناو بزوتنەوەی ڕێوەر جارجار دەنگتان قەتع بێ بەڵام هەر هێرشدادین کۆتایی و ئەگەر خۆتان قسەیەک ما بێت لە میانەی گفتووەکەماندا نەهات بێت و بە گرنگی بزان ئاماژەی پێدەن فەرمون بە کورتی لە ڕاستیە ڕەنگە شتێ زۆر تایبەتی من ئەمڕۆ وەکو خۆتان نەزان سوسیال میدیا دوو ڕۆژە پێوەی مەشغوڵە ئەم بابەتی کراس نارنجیەکانی یاجل نارنجیەکان من لێرەوە حەزەکەم ئەو پەیامە بەم یاخۆتە حەزەکەم دەنجی خۆم خەمە دەنجی پاڵدەنجی هەموو ئەم ئینسانە جوان و عەزیز و خۆشەویست و خەباتکارانەی کام ڕۆژانە بە دیوێکا نارنجیشیان هێنا نارنجیان جوان کرد ئەم کۆمەلگایان کردە نارنجیەکانی ئەم کۆمەلگایە ئەم ڕۆژانە شەپۆ لە دەن و بارحاڵ ئەم حکومەت و دەسەڵاتە کارێکی کرد کە ئەمەش بە زۆرە زۆرزەکان شکایەوە بەسەریا بۆ ڕێکەیەکە ئەوەی کە خۆیانی تێدا ناشیرین بکەن بۆیە لەلایەکۆ چەند پێم خۆشە بڵێم تەبریکەڵێم بەم بەرێ ئازادی خوازیە کە بە ڕەمزی نارنجی خەباتێکی خۆی گەشتر ئەکا لەلایەکی کەشیەوە خودی ئەو کەسانی کە دەستیان بردووە بۆ ئەم تاوانە قێزەونە کە کۆمەڵی ئینسان و گەنجی جوانیان هەناوە بە حکومی بەهانەی تاوانباربوونی ئەوان جلی نارنجیان کردوونەتە بەر ئەمانە جاریکە بەر نەفرەت و بێزاری خەڵکی کوردستانەکەون و بەرحاڵ پێم وایە وەکو درێژە ئەم قسە باسە کوردستان و خەڵکی کوردستان گەشتونەتە ئاستانەیەک پێویستیان بە ئاڵوگۆڕی ڕیشتەیە لە بەرابەر بەوەی کە ئازادی و حرمەت و بەهای ئینسانی خۆیان تیا پارێزین پێکەوە ئەتوانن هەنگاوێکی گەورە بنین بۆی ڕۆژ بە ڕۆژ لە ئاماژەکانمان نزیکتر ببینینەوە. بە هەبی حاجی بەکردارتاش ناسراو بە ڕێوەر عارف زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و بەشداری بەرنامەکانی ئەم شەوی پێشەم تیوی بووی. قوربانە سپاس بۆ ئێوە بۆ هەموو هاوڕێ عەزیزانتان. زۆر سپاس. ئازیزان خۆشەویستان هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو.